دۆلفین ئاژەڵێکی زیرەکی کۆمەڵایەتیە و سەر بە کۆمەڵەی نەهەنگەکانە. ددانی بچووکیان هەیە و زیاتر لە 40 جۆریان هەیە. تەنها 6 جۆریان بە نەهەنگدا دەنرێن و مەمەکداری ئاوین. سووڕی ژیانیان لە نێوان 10 بۆ 60 ساڵە. دۆلفینەکان جەستەیەکی خۆڕاگری کەوانەی ڕیشەداریان هەیە بۆ هەناسەدان. چەندچینێکی چەوریان هەیە بۆ دابڕینی جەستەیان لە پلەی گەرمی. کلکیان هەیە کە لە کاتی مەلەکردندا بە ئاڕاستەی سەر و خوارەوە دەیجوڵێنن هەروەکو ئاڕاستەی پێیەکانی مرۆڤ. جوڵەی کلکیان جیاوازە لە جوڵەی کلکی ماسیەکانی تر. دۆلفینەکان هەستی بۆنکردنی بەهێزیان نییە، چونکە کون و دەماری بۆنکردنیان نییە. لوتێکی درێژ و باریکیان هەیە هاوشێوەی ئەو باڵندانەی کە دەخوێنن. شەویلگەیان ژمارەیەکی زۆر ددانی قوچەکی تێدایە، لە هەندێک جۆریاندا دەگاتە 130 ددان بۆ هەر شەویلگەیەک. بەناوبانگترین دۆلفینە شەویلگەدارەکان دۆلفینی ئەتلەسی پرچەماوە، دۆلفینی لوتلولەیی، دۆلفینی خولخۆر و دۆلفینی تۆکۆکسنە. پەڕەکانی سنگی بەکار دەهێنێت بۆ ئاڕاستەکردن و گۆڕانکاریکردن لە خێرایەکەی لە کاتی مەلەکردندا. پەڕەکانی پشتەوەی بەکار دەهێنێت بۆ ئاڕاستەکردن و جێگیرکردنی جوڵەکەی لە ناو ئاودا. گوێیەکی بچووکی کراوەیان هەیە کە دەکەوێتە پشت چاوەکانیانە و ناگەن بە گوێی ناوەڕاست. بەڵام دەنگەکان بەهۆی چەوریەکانی پشت شەویلگەی خوارەوەی و ئێسکەکانی کەلەی سەریەوە دەبیستێت. دۆلفینەکان لە زەریا و دەریا و ڕووبارەکاندا دەژین و هەندێکیان ژیانکردنیان لە کەناراوەکان لا پەسەندترە. زیاتر حەزیان لە ناوچەکانی هێڵی کەمەرەییە کە ئاو هەواکەی مامناوەندە. تەنها یەک جۆری دۆلفین لە جەمسەرەکاندا دەژین، ئەویش دۆلفینی ئۆرکایە و بەوە ناسراوە بەرگەی سەرمایەکی زۆر دەگرێت. دۆلفینەکان بە پێی جۆر و ڕەگەزیان کاتی پێگەیشتنیان جیاوازە. مێینەکانیان لە نێوان تەمەنی 5 بۆ 13 ساڵیدا پێدەگەن، بەڵام نێرینەکانیان لە نێوان 10 بۆ 14 ساڵیدا پێدەگەن. ماوەی سکپڕی دۆلفینەکان 9 بۆ 7 مانگە. لە کاتی لەدایکبوونی بێچووەکانیان، دایکەکانیان پاڵیان پێوە دەنەن بۆ سەر ڕووی ئاوەکە بە مەبەستی هەناسەدان. بۆ ماوەی 2 ساڵ شیری دایکیان دەخۆن و تا 5 ساڵیش لەگەڵ دایکیان دەمێننەوە. دۆلفینەکان بەڕاوچی چالاکدا دەنرێن و گۆشتخۆر و ڕۆکخۆریشن. بۆ خۆراکەکانیان پشت بە ژمارەیەکی زۆر لە ماسی و مرەکەب و تێکڵدارەکانی دەریا دەبەستن. لەبەر ئەوەی گەدەیان لە چەند بەشێک پێک هاتووە، خۆراکێکی زۆر دەخۆن و هەرسی دەکەن. پەیوەندیەکی کۆمەڵایەتی ئاڵۆزیان هەیە و بە کۆمەڵە ڕاو دەکەن. لە کاتی ڕاوکردندا یەکێک لە دۆلفینە بەتەمەنەکان سەرپەرشتی جوڵەکەیان دەکات. دۆلفین یەکێکە لەو ئاژەڵانەی مرۆڤ لە هێرشی ئاژەڵە ئاویەکانی دیکە دەپارێزێت و پەیوەندیەکی دۆستانی باشی لەگەڵ مرۆڤدا هەیە. بۆ هەر ئەگەرێک و ئاگادارکردنەوەیەک دەنگ بەکار دەهێنن، چونکە خێرایی دەنگ لە ناو ئاودا زیاترە وەک لە هەوادا. هەر دۆلفینێکیش دەنگێکی وەکو فیکەی تایبەت بەخۆی هەیە. ڕاوکردنی دۆلفینەکان لەلایەن مرۆڤەکانەوە کاتێک بۆ هەناسەدان دێنە سەر ئاو بە گەورەترین مەترسیدا دەنرێت بۆ سەر ژیانیان. گۆڕینی کەش و هەوا مەترسیەکی ترە بۆ سەر ژیانیان و لە کاتی بەرزبوونەوەی پلەی گەرمی نێچیرەکانیان کۆش دەکەن بۆ قوڵایی ئاوەکە و ڕوبەڕووی کەمی خۆراک دەبنەوە.